لێچێک لە سیمینارەکانت وتت ئەگەر پێغەمبەر درودی خوای لێبێ ئێستا لە ژیان بە ئەوە هەژماری فەیسبووکی دادەنا و دوای ئەمە یەکێک لە وتاربێژە دیارەکان تۆی بە کافر لە قەڵەمدا. پێت وایە تۆ شایەنی قسەکانی ئەم بووی؟ دووبارە بسم الله الرحمن الرحیم. پێم باشترین شتە ئینسان پێم باوەڕم وانە کە مامۆستایەکی گەورە و گران هێندە بە عەقڵێکی ئاسایی و سادەی خەڵک بیرکاتەوە. سکە و ڤیددیۆ بڵاو بیتەوە خەڵکێک هەستایە وەک ئەدمینێک لێکیدایە قسەکەی من نیۆی بڕیە قسەکەیویشی نیۆ بڕە بەس لەوەی ڤیوەری زیاد کا و دەستکەوتەچی مادی دنیاە وەگەوەی خوا دەفەرمی لێشتا ڕووبی تەمەنن قەلیلە دایمە نرخەچی کەم بەدەستبێنن. من دووپاتی دەکەمەوە ئەو قسەی کردم نەسەن ئەوها بۆ گوتم ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامم لە ژیان مابە کەلیمەی چم زیاد کرد والله ئەعلەم کە خودا زاناترە ئێستا لە ژیان مابە بیری ئاسایی وەک خەڵکی ئاسایی نەدەکردەوە چکە ئینسانی حەکیم لەسەرەوە ئینسانی عاقڵ پلە و پۆست و پێگەی لەبەر هەندێک ئەمە وەک یوزەر دائیمەن سۆشیال میدیا بەکاردێنین بەڵام کەسە گەورەکان کەسە ژیرەکان خەڵکان بەکاردێنن. ئێمە مۆبایل بەکاردێنین ئەو کەسەی لەسەرەوە ئێمەیە عەقڵەکانی ئێمە بەکاردێنێ بەو ئەندازێک کە ئێمە ئایپادێک و ئایفۆنێک و تابلێتێکمان لەدەستە یان لاپتۆپێکمان لەدەستە چۆن ئەمە یاری بەو تابلێتە و بەو ئامێرە دەکەن کە لە ژێر دەستمانە ئەوان لەسەرەوەی عەقلی ئێمە ئاوا یاری بە عەقلی ئێمە دەکەن. جا بۆ ئەوە ئێمە نەبینە یوزەرێک لە دەستی ئەوان گەورەتر بیرکەینەوە. دڵنیاشم و پەشیمانیش نیم لەو قسەی ئەوەی مامۆستای گەورەمان فەرموویتی و ئینسانە کەڕەت دەداتەوە من جوابم چێ بۆی من هیچ جوابێکم نییە ئیلا هیدایەت دوعای خێر گردنی باب و باپیری هەموو ملەتی کورد بە موسڵمان و غەیری موسڵمان ئیلا یەوم القیامە بۆ هەموو تاکەکانی کوردستان بۆ دەرەوەی کوردستانیش بۆ عەرەب و غەیری کوردیش هەتا ڕۆژی قیامەت هەر کەسێک زەمبی کردم هەر کەسێک زینێوی پێدام هەر کەسە قسەی ناشیاوی کرد و غەیبەتی کردم لە ڕای خوای گردنی هەموو مەخلوقاتی خوای ئازابی لە ڕۆژی قیامەتش لە ڕای خوای گردنیان ئازابی لە زمانی شیرین هیچ میریان خوا هیدایەت هەمومان بدا و پایدار من ئینشاڵڵا پێشە من لە باشتێنە